نووسەر و خانمە فەیلسوفی فەڕەنسی سیمۆن دیڤوا دەڵێت هەر ئەمڕۆ ژیانی خۆت بگۆڕە، یاری مەکە بە ئایندەی خۆت و بەبێ دواکەوتن دەست پێ بکە. لە واشنگتن دیسیەوە سڵاوی ستافی زایەڵەی داهێنانتان لێبێت. فیستیڤاڵی درەوشانەوەی ڕووناکی ئۆسلۆی پایتەختی نەرویژیان ڕازاندۆتەوە. هونەر و زانست و وێناکردنەوەی واڵایی ئاسمان بەشێکی زیندوی بیرۆکەکانی ئەم پرۆژە هونەریانە بوون. فیستیڤاڵی لایت لە ئۆسلۆی پایتەختی نەرویج. فیستیڤاڵی ساڵانەی لایت لە ئۆسلۆ ئەم ساڵ بە شێوازێکی جیاواز نمایشکرا کە تیایدا چەندین جۆر و دیزانی نوێی لەخۆ گرتبوو. شەوانی زستانی شارەکەی ڕووناکردبەوە. چوارگۆشەی هارڤەر بە کۆمەڵێک دیزانی ناوازە و جیاواز دەدرەوشایەوە کە تیاندا ئامانجی جیاوازی لەخۆ دەگرت بۆ وشارکردنەوەی خەڵکی لەسەر ئەو کێشانەی کە لە جیهاندا ڕوودەدەن. هونەرمەند نیکۆلاس پەلۆزی بەشداری لە فیستیڤاڵەکەدا کردووە و باسی گرنگی لایت دەکات لەسەر مرۆڤایەتی. بۆ من ڕۆناکی لایت لە تاریکیدا شتێکی زۆر گرنگە، هەروەها بۆ خەڵکیش. مرۆڤایەتی پێوەستی بە لایتە، لایتی شەقام و کۆڵانەکان و شتی تر. خەڵکی شارەکەش بە هەمان شێوەی نیکۆلای بە خۆشحاڵیەوە ئامادەی فیستیڤاڵەکە بوون و بە چێژەوە لە پرۆژە جیاجیا نمایشکراوەکان دەڕوانن و وێنەی دەگرن. My installation is projection on a water screen that is called Monad. ئەوەی من لێرە بنیاتم ناوە ئەم پرۆژەیە لەسەر ئاوی ڕووبارەکە، ڕووباری مۆندا. پرۆژەکەم ڕووناکی دەرەوەی بازنەی ژیانە. دوای ئەوەی هەمومان بە کاتە سەختەکانی کۆڤیددا تێپەڕیوین، پێم وایە ئیستا کاتێکی گونجاوە بۆ ئەوەی دووبارە بیر لە ژیان بکەینەوە. هەر یەکێک لە پرۆژەکان ئامانجێکی دیاریکراوی لە پشتەوە بوو. هونەرمەندان لە ڕێگای لایتەوە دەیانەوێت پەیام و وێنەی فانتازی جیاواز پیشانی ئامادەبووان بدەن. The idea behind this Earth artwork was inspired by something called the overview effect. بیرۆکەی ئەم پرۆژەیە لە ئایدیەیەکەوە دیێت کە پێ دەڵێن بینینی تەواو. ئەمەش شتێکە کە گەشتیارانی بۆشایی ئاسمان دەیبینن کاتی کە لە هەساری زەوی دەشن دەرەوە. جوانی هەسارەکەمان دەبینن کە چۆن لە ئاسماندا دەگەشێتەوە. لە ڕێگای ئەم پرۆژەیەی منەوە هەوڵ دەدەم خەڵکیش هەمان هەستکەن هەبێت و هەوڵی ئەوە دەدەم. فیستیڤاڵی ساڵانی لایت کە هەموو ساڵێک لە ئۆسلۆی پایتەختی نەرویج بەڕێوە دەچێت، لە سەرەتای زستاندا ڕنگ و ڕووناکی گەشاوەی پرۆژە جیاجیەکان ناوەڕاست و دەرەوەی شارەکە دەڕازێنەوە و هەموو ساڵێک بە سەدان گەشتیار ئامادەی فیستیڤاڵەکە دەبن. چەندین ساڵە وێنەگر و دەرهێنەر و بەرهەمێنەری فیلمی سینەماییە. بەرهەمێنەری دەیان کورتە فیلم و دراما و فیلمی سینەمایی بووە. لە ستۆکهۆڵم بەشی فیلمسازی تەواو کردووە. یەکێکە لە بەرهەمێنەرەکانی فیلمی زیرۆناین. بە خەونێکی گەورەوە دەژی. ئێستاش زانیار فەتاح میوانی زایەڵەی داهێنانە. زانیار فەتاح بەخێر بێی بۆ بەرنامەی زایەڵەی داهێنانی دەنگی ئەمریکا. ئەم کاتت باش. ئەم کاتت باش کاگاتۆ، سپاس بۆ بەڕێستان. زۆر سپاس. هەڵبەت زانیار هەواڵێکی خۆش بوو کە فیلمی زیرۆناین لە کوردستانەوە ڕۆژ بەرەو ئەوروپا و ئێستاکە لە شارەکانی دیکەی ئەوروپا بە تایبەتی لە سوید و لە ئەڵمانیا و شارەکانی دیکە نمایشەکرێ و نمایش بەردەوامە. تا چەند ئەم هەواڵە بووە جێی دڵخۆشی بینەرانی فیلمی سینەمایی لە وڵاتانی ئەوروپا و تا چەند ئەم هەنگاوی ئێوە هەنگاوێکە بۆ داهاتوش ببێتە هەنگاوێکی هەمەلایانە لە نێوان فیلمسازی و کاری فیلمسازیە لە کوردستانەوە بەر ئەوروپا. بەڵێ، سپاس بۆ بەڕێستان کاگاسۆ. ئەلبەت فیلمی سینەمایی سەفەرنۆ لە ئێستا لە گەشتی ئەوروپای بۆ بەخشکردنی فیلمەکە ئەلبەت هەر لە کاتی ئەم ئینتەرویوەکە لەگەڵ بەڕێستانە ئەخافتنەکەم حالیان لە شاری ئۆتۆبۆرین لە مۆڵان بیۆ واتە سینەمای مۆڵان کە لە سنتەری شاری ئۆتۆبۆری ئەکات. حالیان بینەر دانیشتووە بە دیار فیلمی سینەمای سەفەرنۆ کە ڕۆژی دووەمی بەخشی فیلمەکەیە. ئەلبەت ئەم فیلمە گەشت
بەستپێکردنی ئەم گەشتە بۆ وڵاتانی ئەوروپا داخوازێکی زۆری کوردانی ئەوروپامان لەسەر بوو کە شانسی بینینی فیلمەکەیان نەبوو لە کوردستان. ئەلبەت خۆشتان ئەو ڕاستیە زانن فیلمی سینەمایی سفرنەوە ئەوە لە ساڵی 2020 تا پەخشکرایە، بەڵام بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە کە زەرەری یا لە زۆرترین سێکتەرەکانی ژیان لەسەر عەرزا و سینەماش بوو بە بەشێک لەو زەرمەندیە، بۆی ئێمە لە 2020 نەمانتوانی پەخشەکەین، خستمانە ساڵی 2021 ئەلبەت بەپێی کەمبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا لە کوردستان دەستی پێکرد و پاش پەخشی کوردستان بڕیارماننا کە ئەو کوردانی کە لە ئەوروپان و خواستی بینینی فیلمەکەیان و شانسی بینینی فیلمەکەیان نەبووە کە لە کوردستان ببینن بتوانین بینە ئەوروپاوە کە پەخشیان بۆ بکەین و چێژ لە بینینی فیلمەکە بکەن. ئەلبەت ئەم گەشتە لە وڵاتی سویدەوە دەستی پێکردووە، 6 مانگ لە ستۆکۆڵمی پایتەختی سوید پەخشکرا بە ئامادەبوونی بینەرێکی زۆرێک لە بینەرە کوردەکان هاوڕێی سویدیان لەگەڵا بوو، بینەری کولتورەکانی تر هاتەبوون و خۆشحاڵێکی زۆریان بەخشی بە ئێمە، تەنانەت زۆرێک لە فیدباک و کۆمنتی خەڵکەکان چ کورد چ خەڵکی بیانی زۆر شانازیان بە بینینی فیلمەکە کرد. زۆرێک لە کوردەکان دڵخۆشی خۆیان ئاوا ئەڕاستی ئێمە کردیان و ئێستا ئێمە بە شانازیەوە دڵخۆشین بەوە کە فیلمێکی کوردی، ستافێکی کوردی و کاستێکی کوردی لە ناو وڵاتی کوردستانە و لە هەرێمی کوردستانە دروست کراوە و بەم کوالێتیە بەرزە زۆر بووە جێی دڵخۆشیان. ئەلبەت گرنگیشە بڵێم لە دوای یەتۆبۆری کەم ڕۆ ڕۆژی یەتۆبۆری ئەکات سبەی نەگەشتەکەمان بەرەو کۆپنهاگن نەبێت، 13 مانگ پەخشی فیلمەکەمانە ڕوا لە سینەمایی کۆپنهاگن، پاشان ڕووینە وڵاتی نەرویج بە هەمان شێوە 21 مانگ لە وڵاتی نەرویجیش پەخشی فیلمەکەمان دەست پێ ئەکات و 27 و 28 مانگ لە شاری کۆڵن کە یەکێکە لە شارە گەورەکانی وڵاتی ئەڵمانیا لەوێش 2 ڕۆژ پەخشی سینەمایی فیلمی سفرنەوە کرێ. لە پاش ئەڵمانیا کە 2/11 پیشانانی ببوورە 2/11 یەکی 11 یا 2/11 زۆر ئەو دەیتم لەبەر نییە ئەو ڕۆژەکە بە مەزبوطی چ ڕۆژەکە، یەکی مانەیە 2 مانگە لە پاریسی پایتەختی فەڕەنساش لەوێش پەخشەکرێ. بەڵێ هەڵبەت خۆشبەختانە خۆشبەختانە زانیار من فریای فیلمی زیرۆناین کەوتم لە کوردستان، زۆر سپاسی شتانەکەم کە بەردەوام بوو ئەو کاتێ من گەڕامەوە. هەڵبەت ئەمێ باس دەوە بکەین زانیار تا چەند ئەم هەوڵی ئێوە ئەوەی من ئاگادار بم کاک بەختیار فەتاح و دەرهێنەری فیلمەکە و هاوکات ستافەکەی ئێوە لە هەوڵی جدیا بوون بۆ ئەوەی کە لەگەڵ نوێنەرانی حکوومەتی هەرێمە لە ئەوروپا و وڵاتانی دیکەی ئەوروپا بەگشتی کار لەسەرەوە بکەن کە کاری سینەمایی فیلمی سینەمایی کوردستان لە کوردستانەوە بەرن بەرە و ئەوروپا و ئەو پەیوەندیە دروستکەن. تا چەند ئەو پەیوەندیە سەرکەوتوو بوو، تا چەند نوێنەرانی حکوومەتی هەرێم لە ئەوروپا تێگەشتیان هەیە لەو بارەیەوە کە پیشەسازی سینەما چەند گرنگە بۆ کورد. لە ڕاستیە وەکو مەسلەی نوێنەرانی حکوومەتی هەرێم طبعاً بچین هەر وڵاتێکەوە ئەلبەت پەیوەندی بەوانەوە ئەکرێ بە ساسێکی زۆرە بۆ کاک شۆڕەژ ئەلبەت لە ئەو نوێنەری حکوومەتی هەرێمە لە وڵاتی سوید لەبەروی خۆی بینەرێکی باشی فیلمە زۆر خۆشحاڵی خۆی دەربڕی و زۆر بەخەم خۆرانەشەوە هاتە لەگەڵمان نابوو. ئەتوانم بڵم پەیوەندی تەلەفۆنیشی بۆ زۆرێک لە خەڵکەکانە کرد بۆی بێن و شانسی بینینی فیلمی سینەمایی سفرنویان هەبێت. بەنسبەت وڵاتەکانی ترەوە لە ڕاستیە ئێمە پەیوەندیمان بۆ نمونە لە وڵاتی سوید پەیوەندیمان بە کۆمەڵی هونەرە جوانەکانی کورس کردووە لە وڵاتی سوید کە ئەوانە ساون بەم دیدارە بۆ پیشانانی فیلمی سینەمایی سفرنەوە لە وڵاتی سوید. بە هەمان شێوە لە دانیمارک لە ڕێی کوڕێکەوەی کە لەو مەجالایشەکە، بە هەمان شێوە لە وڵاتی نەرویج لە ڕێی ڕێکخراوێکەوە کە سەپۆرتی فیلمەکەکەن بۆ پیشانانی فیلمەکە لە سینەماکان، ینی هەر وڵاتێک لە ڕێی علاقاتی خۆمان لەگەڵ سینەماکانی وڵاتە یاخود لەگەڵ ڕێکخراوێکی ئەو وڵاتە هاو بەشێکەمان کردووەکی ناوکو مەسەلەی حکوومەتی هەرێم تەنها ئەوەیە کە خۆشحاڵن بەوەی کە کوردێک ئەکتیڤی هەبێت لە وڵاتەکانە کە بچن بۆ سەیری فیلمی کوردیەکی ناوکو پەیوەندی هاوکاری و ئەو شتانە تا ئێستا شتێکی ئەوتۆ نەبووە. باوەڕ ناکەم بۆ یەکی شتێکیش ئەو شتە ڕووبە، چونکە سێکتەری سینەما تۆزێ حکوومەتی هەرێم و لە وڵاتە تۆزێ قورس لی ئەڕوانەوە. زۆر سپاس کاک زانیار فەتاح بۆ کاتی پێت بەخشین بۆ بەرنامەی زایڵی داهێنان. سپاس بۆیەوە کاگاسۆ، ماندوو نەبن. پلاتفۆرمەکانی دەنگی ئەمریکا لەسەر ئینتەرنێت بۆ ئاگاداربوون لە نوێترین هەواڵ و زانیاریەکانی ڕۆژ سەردانی ماڵپەڕی دەنگی ئەمریکا بکە. هەواڵەکانی سیاسی، ئابووری،
هونەری وەرزشی لای ئێمە ببیستە و ببینە. لە ئەپەکانیشەوە هەواڵەکان لە هەموو شوێنێکدا بەردەستن. دەنگی ئەمریکا، خێرایی، متمانە، ڕازگۆیی. لە بێلاڕووسیاوە تا ئەوپەڕی ئەوروپا و ئاسیا و ئەفریقا دیمەنی نێو ئەم وێنانە گوزارشتن لە خۆیان. ئەم فیستیڤاڵە دێرینە نەریتیە هەموو ساڵێک لە نەیجیر لەلایەن پیاوەکانەوە ڕێکدەخرێت، بەڵام ئەوە خانمەکانن بڕیار دەدەن چ پیاوێک جوان و سەرنجڕاکێشە. پیاوەکان بۆ چەند کاتژمێرێک سەما دەکەن بۆ ئەوەی دڵی کچەکان ببەن. فەرمون لەگەڵ ئەم راپۆرتە لە ئەفریقاوە. ڕوخساریان بە قوڕی زەرد و سوور و سپی ڕنگ دەکەن. بێجی تەمەن 22 ساڵ و هاوڕێکانی خۆیان دەڕازێننەوە لە ڕێگای بەکارهێنانی پۆشاکی تایبەت و بە خشڵ و بابەتی جیاواز. ئەوان ئامادەکاری دەکەن بۆ پێشبڕکێی جوانی نەرید ئاسا لە نیجێریا. ئەم فستیواڵە بە جریۆڵ ناسراوە. پیاوان ئەو کەسانن کە تێیدا جلوبەرگی جوان دەپۆشن و پێشبڕکێی جوانی دەکەن، لە کاتێکدا ژنەکان براوە کە هەڵدەبژێرن و دەستنیشانی دەکەن. ئەم فستیواڵە کۆنە نەریتیە هەموو ساڵێک لە نەیجیریا لەلایەن پیاوانەوە ڕێک دەخرێ، بەڵام بە تەواوەتی لەلایەن کچان و خانمانەوە بڕیاری لەسەر دەدرێ. پێشبڕکێکەرەکان و بەشداربووان بۆ ماوەی چەند کاتژمێرێک سەما دەکەن بۆ ئەو ژنانەی کە پێوەری هەڵسەنگاندنی تایبەت بە خۆیان هەیە، بۆ ئەوەی دادوەرانە بڕیار بدەن کەم لەو پیاوانە گونجاوە وەک خۆشەویست یان وەک هاوسەر هەڵیان بژێرن. هەرچەندە هێندەی نەماوە فستیواڵەکە دەست پێ بکە، بەڵام بێجی ئەمساڵ گەشت بینە بەم دەرفەتە. من لەو باوەڕیەدام ئەم جارە بیبەمەوە، چونکە هاوڕێکانم لێرە تەمەنیان لە من گەورەترە، کاتی ئەوەش هاتووە، من زۆر قۆزیشم. بۆ ڕاکێشانی سەرنجی دەستەی خانمانی بڕیاردەر دەبێ پیاوەکان باڵا بەرز و باریکەلە بن و هەروەها ڕوخسار و ددانێکی جوان و ڕێکوپێکیان هەبێ. مۆدی یەکێکە لە ئەندامانی دەستەی بڕیاردەر. ژنان پیاو هەڵدەبژێرن چونکە تەنها ژنان دەتوانن بزانن کێ جوانترین و قۆسترین و لە شولار و ڕێک و جوانترینیان. هەروەها بۆ هاوسەرگیری ئێمەی ژنان هاوسەرەکانی خۆمان هەڵدەبژێرین. هەر ئەندامێک لە دەستەی بڕیاردەران دڵخوازی خۆی هەڵدەبژێرێت و دەتوانێت بیکات بە خۆشەویستی خۆی، تەنانەت ئەگەر هەردووکیشیان هاوسەرگیریان کردبێ. بەشداربووان سەمای پایکا دەکەن کە ئامانج لێی تیشکخستنە سەر باشترین تایبەتمەندی و جوانیە. چاوەکانیان دەپێچنەوە، ددانەکانیان نیشان دەدەن و گۆرانی دەڵێن. بۆ هیوایەی سەرنجی ئەندامی دەستەی خانمانی بڕیاردەر بۆ لای خۆیان ڕابکێشن. ئەم ساڵ بێجی پلەی پێنجەمی بەدەستێنا، بەڵام لەگەڵ ئەوەشتا لەلایەن یەکێک لە خانمە ئەندامەکانی دەستەی بڕیاردەرەوە هەڵبژێدرا بۆ ئەوەی پێکەوە هەندێک کات بەسەربەرن بۆ ناسینی یەکتری. فستیڤاڵەکە لە کۆتایی وەرزی بارانباریندا بەڕێوە دەچێت، واتە سەرەتایی وەرزی وشکە ساڵی کە وەرزی بردننی ڕەشەوڵاغەکانە بەرەو لە وەرگەکانی تر. لەو ماوەی پێشوودا لە کاتی وێنەگرتن و تۆمارکردنی فیلمی ڕستی ئایک باڵدوین لە نیو مەکسیکۆ چێکێکی ڕاستەقینە بەکار هاتوو، بۆ هۆیەوە یەکێک لە بەشداربووەکان دەکوژرێت، بۆ هۆیەوە هەڵمەتێک دەست پێ دەکات بۆ قەدەخەکردنی بەکارهێنانی چەکی ڕاستەقینە لە فیلم و بەرنامە تەلەڤیزۆنیەکاندا. هالیوودê Mike Tristano bi pisporê çekzan binav kir. Ev pitirî 6 salane Tristano cihên ku tevaya filmên Hollywoodê lê tên çêkirin, bi şêwazekî saxlem serederiyê digel leyîstina biçekên rastî dikit. Ev demanca corê dolab e. Golheyva dehiya îsal di teqekirneka ji destderketî
بی ئەگەرا کوشتنا وێنەگیرا سینەمایê هێلیانا هاچنز û birîndarbûna derhêner Joel Souza. Demê proveyên filîmê bi navê Rast dikirin ku ji derhênana Alec Baldwins bû. Tristano dibêjit naçê bi çekên rastî di filîman da bêne bikarînan. Gelo çima awan çekine pişkinî bû. Dema ew dilîzin çend cara em wan dipişkinînin berî ku proveyan dest pê bikin û cardin lêdinêrîn çend şarezayên çeka wan dipişkinînin berî em dest bi girtina filmî bikîn. Herîkê em pêwîst e du kes çekî biceribînin û lê binêrin. Her wesa Tristano dibêjit naçê bi qet li ser sehneya proveyê çek bêne mişemmirkirin. Ku diyar bû ev yek li dema berhemînana filîmê Rast rîda. Derhênerê filîmê New Yorkê got ew bûyera kujek bû egera wê yekê ku çekên rastî li ser dîtinên derhênanê bêne bendkirin. Her wesa Bendar Elbolîwî daxwaznameyek bi rêka online belav kir ku pitirî 100,000 kes piştevaniyê lê dikin. Pêwîst e ev tişte bi dimahîk bêt û bikarînana çekên rastî ji ortê rabe. Derhêner û nivîser Russell Duncan ku li Los Angelesê ye dibêjit dema ku çek li ser cihên filîman lê çêdikin xuya dikin yekser girjî derdikevin. Lê tevî vê bandorê jî ew çekên rastî bikar nayîne. Ez ê vê valahiyê rêka find û fêlên kompyûterê tijî bikim. Her çi bît ez ê çekên kompyûterê bikarînim. Ku wiha be em dengê teknolojiya CGI bikarbînin ku çek û dengê çekî bi şêwazekî rastî bête dîtin û bihîstin. Lê Tristano wiha dibîne heger çekên kompyûterî bikar bên bandorek nebaş li ser filîman tê kirin. Ez nizanim xelk çi hezir dikin dema ez berê xwe demê gelek destkarî diyar e weke deng û şêwazê rastî nayête xuya kirin. Tristano amaje dike ku bûyerên kuştina biçekan li demê derhînanê gelek kêm in. Lê çewaniya parastina ruhê li dema derhênanê pirsgirêkek mezin e. Sala 2016 Associated Press ragihan ku ji sala 1990 ve 40 kes li Hollywoodê dema çêkirina filîman hatine kuştin û pitirî 105 birîndar bûyne. Ku piraniya wan ji bûyerên ji destberistiyayî çêbûyne. لە ژێر چاودێری فدراسیۆنی جیهانی FAI وەیانەی ئاسمانی هەڵەبجە یەکەم پاڵەوانێتی نێودەوڵەتی فڕین بە ئاسماندا لە شاخی باڵامبۆی هەڵەبجە سازکرا و چەندین وەرزشوان بەشداریان کردووە و چەندین نمایشی هەمە جۆریان پێشکەش کرد. بۆ یەکەم جار و لە سەراستی عێراق بە چاودێری فیدراسیۆنی نێودەوڵەتی فای پاڵەوانێتی پاراگلایدینگ لەبەر گونجاوی سروشتی هەڵەبجە بۆ یاریەکە کە تید و یاریەکە هێنرایە هەڵەبجە و یاریزانانی عێراق و تورکیا و ئێران و کەنەدا و لوبنان بەشداریان کرد بڕیارە پێکانی پۆینت لە ماوەی چەند ڕۆژێکدا ئەنجام بدەن. ئەم پاڵەوانێتیە یەکەم جارە کە لە ڕۆژاوای ئاسیا ئەکرێت و پاش هەوڵومان و بوونێکی زۆریانەی هەڵەبجە توانیمان ئەو ئیجازەیە لە ڕێ فیدراسیۆنی جیهانی فای وەرگرین ئەویش بەهۆی گونجانی شوێنی هەڵەبجە و شاخەکانی کە هەموو ئەو مواسەفاتانەی تیا بوو کە ڕێکخراوی جیهانی فای داوای تیا کرد بوو. یاریزانانی وڵاتە جیاوازەکان دوای ئامادەکاری پێشوەختە بۆ پاڵەوانێتیەکە هەوڵی بەدەستێنانی نازناو دەدەن چۆنیەتی ئەنجامدانی ئەم وەرزشەیان بەم جۆرە ڕوون کردەوە. ئەم یاریە کەسێکەکە بوێ سەرەتا بەشداری بکات بە چۆن نقاتێکە ڕابا بڵێن دەورەی سەرەتایی بیگینەر دەورێ تەمرینی سەر ئەرزی پێکرێت چۆنەتی بەستنی هارنس بەکارێنانی کڵاو و دەستکێش و سەر ئەژنۆکان هەتاوەکو ئەو مەرحەلەی کە ئاگاتە توانای ئەوەیە بێ خۆی فڕینکە و فڕین چێژێکی یەکجار خۆشی هەیە توانم بڵێم مەچیتە ئازادی ئەو ئاسمانەوەی تر ئازادی خۆ دووەرەگریت و لە کەشێکی تر و لە ژیانێکی تریت. ساڵی 2019 توانیمان مجموعە ڕێکۆرد بۆ عێراق تۆمار بکەین یەکێک لە ڕێکۆردەکانەوە بوو یەکەمی پۆینت بۆ عێراق لەیانەی ئاسمانی هەڵەبجە بوو و یەکەمی بەرزی 6,186 متر بوو بۆ خۆم بۆ هەڵەبجە تۆمارم کرد لە ئاستی عێراقا و زۆرترین مەسافەتیش کە بڕیمان 124 کیلۆمەتری خەتی ڕێک بوو ئەویش تۆمار کرا لە ساڵی 2019 وەکو ڕێکۆردی عێراق. داوەرانی پاڵەوانێتیەکە لە وڵاتە جیاوازەکانەوە هاتوون و سەرپەرشتی بەڕێوەچوونی پاڵەوانێتیەکە دەکەن. ئەوان دەڵێن هەڵەبجە ناوچەیەکی گونجاوە
بۆ ئەوەی جۆری یەکەمی پاڵەوانیەتیەکە کە لەسەر ئاستی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بهێنرێتە هەڵەبجە. It's nice. It's not easy. It's very easy to come here and participate with زۆر this. ئاسان بوو بۆ من کە بێم بەشداری بکەم لەم پاڵەوانیتیە. لە سەرجەم وڵاتەکانەوە ژمارەیەک یاریزان هاتوون وەک لوبنان، ئێران، کەنەدا، ئەوانی دیکە. ئێمە کاری دادوەری دەکەین. پێویستە بەشداربووەکان لەو پوینتەی کە بۆیان دیاری کراوە نیشانە بگرن. لە پاڵەوانیەتیەکەدا زیاتر لە 18 یانەی ناوخۆی عێراق و دەرەوەی عێراق بەشداریان کردبوو. لە شاخی باڵامبۆی هەڵەبجەوە فرین بۆ پێکانی پوینت ئەنجام دەدەن. ئەم پاڵەوانیەتیە بڕیارە ماوەی 3 ڕۆژ بخایەنێت وەک ڕێخەرانیشی ئاماژیان پێکرد لەسەر ئاستی عێراق و ڕۆژهەڵاتی ناوەڕاست یەکەم جارە لە هەرێمی کوردستان ئەنجام دەدرێت. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، هەڵەبجە. هاوڕێکان پاش 40 ساڵ دابڕان لە یەکتری و جیابوونەوە دووبارە لە ئەلبومێکی مۆسیقی و گۆرانی نوێدا گەڕانەوە بۆ لای یەکتری. باندی ABBA ساڵی 1970 دوایەمین ئەلبومی خۆیان دەرکرد و لە یەک دابڕان. بەڵام هەوادارەکانیان هەر چاوەڕوانی ئەوە بن ڕۆژێک لە ڕۆژان بە یەک شاد ببنەوە. ئابا گروپێکی مۆسیقای پۆپی سوێدی دوای 40 ساڵ دابڕان لە هەفتەی یەکەمی ئەم مانگەدا بە ئەلبومی نوێی ڤۆیج واتە گەژ گەڕایەوە بۆ ناو هۆگرانی و هەروەها پلانی کۆنسرتێکی دیجیتاڵیشی لە لەندەن بۆ داڕێژراوە. ئەگەنتا، بێورن و بێنی و ئەنیفرند ئەو 4 کەسان کە گروپی ئابایان دروست کرد و ناوی گروپەکەش لە یەکەم پیتی ناوەکانیانەوە پێکهاتووە. گروپەکە لە دوای جیابوونەوەیان لە ساڵی 1982 واتە لە دوای بڵاوبوونەوەی دوایین ئەلبومیان بە ناوی ڤیزیتۆر لەو کاتەوە هیچ موسیقایەکی نوێیان بڵاو نەکردبووە. ئەلبومی نوێی گەشت لە ناوچە جیاوازەکانی جیهاندا بڵاو بوویەوە و هەوادارانی کۆنی ئەم گروپەی دڵخۆش کرد. لەوانەیە ئەمە گەورەترین بڵاوکراوە بێ کە تاوکو ئێستا کاری لەگەڵ دەکەم. ماوەی 10 ساڵە لەم شوێنەدا کار دەکەم و هیچ شتێکم لەم شێوەیەم نەبینیوە، بۆیە من زۆر خۆشحاڵم بەوەی کە بەشێک دەبم لە کارەکە. گروپی ئابا نەوەک تەنیا ئەلبومی گەشتیان بڵاو کردەوە، بەڵکو بڕیارە پەردەش لەسەر ئاڤاتارە دیجیتاڵیەکان بە ناوی ئاباتارز لادەن کە لەسەر شێوازی ساڵی 1970 خۆیان دروست کراوە. ئاڤاتارەکان بەو وێنە و دیمەنە دیجیتاڵیانە دەوترێ کە بە شێوازی کەسەکان و وەک ئەنیمەیشن لە جیاتی بوونی ڕاستەقینەی کەسەکان نمایش دەکرێت. ئاڤاتارەکانی شێوازی ئەم گروپە مۆسیقایە بەرهەمی پرۆژەیەکی چەند ساڵەیە کە بە هاوبەشی کۆمپانیای جۆرج لوکاس دروستکەری جەنگی ئەستێرەکان بەرهەم هاتووە. پرۆژەکە چەند جارێک بەهۆی کێشەی تەکنیکیەوە و دواتریش بەهۆی پەتای کۆرۆناوە دواکەوت و لە کۆتاییشدا بڕیارە مانگی 5 ساڵی داهاتوو لەلایەن گروپی ئاباوە پەردەی لەسەر لادرێت. فرۆشتنی 100 ملیۆن ئەلبومی گروپی ئابا یارمەتی دەربووە لەوەی پێگەی موسیقای سوید لە جیهاندا بەرز ببێتەوە. بەو هۆیەوە کە ئەمە گەورەترین کاری مۆسیقایی سەردەما کە لە سویدەوە دێت، هەر بۆیەش بە دڵنیاییەوە یارمەتی دەرە لەوەی سوید بخاتە سەر نەخشەی مۆسیقا و بەرزی بکاتەوە. سەرەڕای تڵاق و جیابوونەوەی بیۆرن لەگەڵ ئەگنتا و دواتریش بێنی لەگەڵ ئەنیفرد، بەڵام ئەم 4 کەسە وەک 4 هاوڕێی باش پێکەوە ماونەتەوە. بەڵام ئەلبومی گەش کە نۆهەمین ئەلبومی ستیۆدیۆی باندەکەیە لە ڕاستیدا دواهەمین ئەلبومی ئەم گروپەش دەبێت و ئەم هەواڵەش لەلایەن 2 ئەندامی گروپەکەوە واتە بێورن و بێنی لە چاوپێکەوتنێکدا لەگەڵ گاردیان لە کۆتایی مانگی دەدا پشڕاست کراوەتەوە. بەفراوی نووری، دەنگی ئەمریکا، واشنگتۆن. ئەم هۆڵی سینەمایە لە شاری قارسی تووشایە و زۆر دێرینە. ماوەی 2 ساڵە بەهۆی پەتاکە و قەیرانی ئابووریەوە داخراوە. کاتی خۆی فیلمی کوردی و تووشی لەم سینەمایەدا پێشکەش دەکرا، بەڵام وان خەریکە دەبێت بە یادەوەری.
سینما باجارê Qarsê ku sînema herî kevne ev 2 salin ji ber belavbûna vîrusa korona û krîza aborî deriyên wê girtîne. Beriya pandemiyê li vê sînemayê mihricanên fîlmên bi zimanê Kurdî, Tirkî û her wiha dihatin nîşandan. Bi taybet her rojên çarşemê bi pêşengiya civata sînemaya Qarsê fîlm dihatin weşandin û fîlmhez jî salon têjî dikirin. Lê Cîhat Deniz ku ev nêzî 55 sala wek xebatkarê sînema bajarê Qarsê dixebite dibêje ku çi dem sînema neketibû vî halê xirab. Pandemi dolayı şimdi hemen hemen biz Mart ayında 2 sene oluyor. Mixabin ev 2 salin ji ber pandemiyê me kar nekiriye. Di nava vê demê de jî ji ber demek dirêj me makîneya sînemayê nedayê xebitandin, ew jî xerab bûye û niha pereyê me tuneyê ku em wê çê bikin. Temenê min wekû xebatkarekî sînemayê derbas bûye û heta niha min çi dem sînema di rewşeke wiha de nedîtibû. Serokê civata sînema Qarsê İnan Ertan ku ji 2010 vir ve li vî bajarê mihricanên serbixwe û azad li dar dixe got ku girtina salonên sînemayê kêmahiyekê mezin e. Sadece film gösterimi yapmıyoruz. Me tenê nîşandana filman nedikir. Me her wiha piştî nîşandanê li gel beşdaran film şirove dikir. Car caran jî derhêner û lîstikvanên filman jî beşdarî van gotûbêjan dibûn û li ser filman şiroveyên balkêj dihatin kirin. Sînema bajarê Qarsê ji bo fîlmhezên bajarên Îdirê, Erdexanê û bajarokên Qarsê jî navnîşaneke girîng bû û her çarşemê hejmarek zêde fîlmhez tevî rêvîngiya dirêj qesta vê navenda sînemayê dikirin. Biz her filmi göstermiyoruz sonuçta. Ji xwe filmên ku me dida nîşandan hejmarek ji wan bi zimanê Kurdî bûn û ew filmên ku di sînemaya giştî de cih nedgirtin. Bi vê yekê jî filmhez zêdetir serdana me dikirin û em bo gelek komên sînemayê jî bûbûn mînak. Em dixwazin dîsa bajarê Qarsê bibe navenda kombûna filmhezan. Hêjeyê birxistinê ku di 16 Adara 2020 bi biryara Wezareta Karê Navxweyiya Tirkiye li hember belavbûna vîrusa korona sînema hatibûn girtin û êkê tîrmeha îsal da carekê din li gel hin tedbîran vebûbû. Lê mîna sînema bajarê Qarsê bi sedemên zirarên aborî nekarîbûn deriyên xwe bo fîlmhezan vekin. Arif Aslan, Dengê Amerîka, Qers. نووسەر و دەرهێنەر و دامەزرێنەری فیلمی کارتۆنی ئەمریکایی واڵت دیزنی دەڵێت ئەگەر تۆ خەونی پێوە دەبینی کەواتە دەتوانیت ئەنجامی بدەیت تا زایەڵەیەکی دیکە و جوانی و خەمێکی دیکەی جیهان ماڵاوە.